لەبارەی تەرخانکردنیان بڕۆپارەیە بۆ پاکردنەوەی ڕێڕەوی ئاوی باران لە هەولێر بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی ناوەندی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی کوردستان 24 کاک نەبەس زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. تەرخانکردنی 2 ملیار دینار بۆ پاکردنەوەی ڕێڕەوەکانی ئاو کێشەکە چارەسەر دەکات؟ بەڵێ بە سوپاسەوە ڕێزدار سەرۆکی حکوومەت ڕەزامەندیدا لەسەر تەرخانکردنی 2 ملیار دینار بۆ ماوەی 3 مانگ نەک تەنها بۆ ماوەی مانگە یاخود بۆ یەکجار مانگەکانی 10 و 11 و 12 ئەو پارەیە دەدرێتن هەفتەی داهاتوو با بڵێن بودجەی مانگی دەدرێ. ئێمە دوێنێ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە دیوانی پارێزگا بۆ خۆدا ئاماژەت پێکرد هەموو لایەنە پەیوەنددارەکان ئامادەبوون لەو کۆبوونە. ئەو ڕێکار و ڕێوشوێنانەی کە پێویستە بگیرێتە بەر باسی لێوە کرا پلانی پێویستدان دراکەوە بریتی بوو لە پێکینانی چەندین لیژنە بۆ ئەوەی کەوا هەڵسن با بڵێن بە کارە سەرەتاییەکان بۆ پێشوازیکردن لە وەرزی باران. ئەو لایەنە سەرچیانەی کەوا ئەو پارەش بەسەریان دابەش دەکرێت بۆ ئەوەی هەر لایەن و لە لای خۆی کارەکانی خۆی ئەنجامدا بەڕێوبەرایەتی ئاوەڕۆی هەولێر، بەڕێوبەرایەتی ئاودێری هەولێر و بەڕێوبەرایەتی پاراستن و چاکردنەوەی ڕێگاوبانی هەولێر. وەکو باسم کرد پلانەکە دانراوە لە ماوەی ڕابردوو ژێمە تەبعاً لە پار و پێراریش کاری باش ئەنجامدرا بوو بۆ تەنها لا وەرزی پاییز ئەوە دەکەن نەبەس یان ساڵانە چەند جار ڕێڕەوەکانی ئەو ئاوەڕۆ لە هەولێر پاک دەکرێنەوە؟ ئەکید بە بەردەوامی ئەو کارانە ئەنجام دراوە جگە لەو پارەی کە ئاماژەمان پێکرەوە وەکو بودجەیەکی فریاگوزاریە بۆ ئەوەی لەبەردەستی تیمەکانی کەوا ئەو هەنگاوانە بگرنە بەرکەوە پاکردنەوەی منهۆلەکان و ئاوەڕۆیەکان، ڕێڕەوی ئاوی باران، ئاوی سروشتی، فرەوانکردنی با بڵێن دابینکردنی ئامێر و ئەو پێداویستیانەی کە بۆ ژێر پردەکان بەکاردەهێنرێتن بۆ ئەوەی ئاوی لێکۆ نەبیتەوە. هەموو ئەو ڕێکارانە باسی لێوە کراوە و هەموو پێداویستەکان داوا کراوەکە ئەوەی داوا کراوە لە ڕێ ئەو بودجە فریاگوزاریە دابین دەکرێت. ئەمە جگە لەوەش چەندین پرۆژەی ترمان هەبووە جێبەجێکرا وەکو بۆندەکان کەوا لە ماوەی چەند ساڵە گرنگێکی زۆری پێدراوە، هەروەها پاکردنەوە و لێدانی ئەو ئاوەڕۆیانە یاخود ئەو شوێنانەی کە پێویست بووە لەو شوێنانی ئێمە لە ناو هەولێر کە کێشەمان هەبووە بە ساڵانێکی دوور و درێژ. بۆ نمونە دەرگای پشتەوەی ئەنجومەنی وەزیران کە ماوەی 10 ساڵە ئەوە کێشەیەک بۆ خەڵکی هەولێر دەزان بەڵام پار لە ڕێگای پرۆژەیەک تا دەگاتە شەقامی 6 مەتری ئەو کێشەیە چارەسەر کرا. لەلایەن پردی سەیداوە کاری باش ئەنجام دراوە لە سەر شەقامی 6 مەتری ئەو شوێنانەمە کێشەمان هەبووە. لە دەوروبەری هەولێریش خۆتان لەبیرتانە کە بەداخەوە لە ساڵی 2021 کە ئەو لافاوە دروست بوو بە ڕۆژ 12 کەس جانی لە دەستدا بەڵام ئەو ڕۆژ ڕێزدار سەرۆکی حکوومەت لە دیوانی پارێزگا کە کۆبوونەوەیەکی بە هەموو لایەنە پەیوەنددارەکان کرد و کۆبوونەوەیەکی نائاسایی بوو باز لەوە کرایە خودت بڕیار دراکەوە ناکرێ ئەو ڕووداوە نەخوازراوانە و ڕووداوە دڵتەزێنانە دووبارە بکرێتەوە. ڕووداوانە بە پاکردنەوەی ڕێڕەوەکانی ئاو کۆتاییان دێت مەترسی لافاو یاخود پەنگ خواردنەوەی ئەو لە شەقام و کۆڵانەکان کۆتایی دێت؟ مەگە باسی دەوروبەری هەولێر بکەین زیاتر لە 350 کیلۆمەتر کەند و جۆمەکان پاک کراینەوە فرەوان کراینە بەدەیان زێدەڕۆیی کە لەسەر لێواری ئەو کەندانە هەبووینە یاخورد ببوونە ڕێگر لە بەردەم ئاوی سروشتی و ئاوی باران لادراون. چەند کەسێک ئیزراعاتی لەگەڵ کراوە لەبەرەوەی ئەو کات چەندین لیژنە پێک هات بۆ بەدواداچوون لیژنەی لێکۆڵینەوە لیژنەی بەدواداچوون لیژنە دانرا بۆ ئەوەی کەوا چارەسەری پێویست بۆ کێشانە بدۆزرێتەوە. ئێمە لە هەولێر ماوەی ئەو 2 ساڵەی هەنگاوی زۆر باشمان ناوە بۆ ئەوەی کەوا ئەو ڕووداوە نەخوازراوانە دووبارە نەبیتەوە. سەرپێچەکانی سەرڕێڕەوەکانی ئەو لادراون کاک نەبەس بەڵام ساڵی لادراون زۆری لادراون بەڵام بە بەردەوامیش لە کوێبنەوەی دوێنش جەخت لەوە کراوە کە چەند شوێنێک دیاری کراوە کە هاوڵاتی بەڕاستی پابند شوێن ئەو شوێنانە هەڵساون بە هێنانی
ئەمە دوسێ شوێن باسکرا لە هەولێر پلانی پێویستی لە هەولێر و دەوروبەری نەگنە ناوە هەولێر کە کاسبکارن بەڕاستی بەڵام بڕیار لەسەر درا کە ئەو شوێنانە یاخود ئەوانەی بربەستن لا بدرێن پۆلیسی قایمقامیەت ڕاست پێدراوە پۆلیسی شارەوانی لەگەڵ بەڕێوبەرایەتی ئاودێری هەولێر بە تایبەت هەروەها بەڕێوبەرایەتەکانی تری پەیوەنددار بۆ ئەوەی ئەوانە لا ببردرێن بە بەردەوامیش لە ماوەی ڕابردەوەی وەڵامی پرسیارەکەت بابەتۆرەێکی تر پرسیارەکەت لە کام گەڕک و شەقام زیاتر ئەو کۆ دەبێتەوە یاخود پاشما و خاشاک لە ڕێڕەوەکان کۆ دەبێتەوە بەخۆی ئەو شوێنانی کەوا کار و کەسابەتی لێ یاخود خەڵکێکی کاسبکار لەوێ کار دەکەن بەداخەوەکەوە ئەمە هەردەم داوایان لێ دەکەین کەوا هاوکار بن هەماهنگ بن لەگەڵ تیمەکان ئەو زبل و خاشاکەی با بڵێن لە دوای ئیشکردنیان دەمینێتەوە لەوێ بەجێ نەهێلن ئەوان ئەگەر کە بەجێ دێلن دەستە ناو ئاوەڕۆیەکان یاخود کەندەکان پیس دەبیتەوە ئەو کادوا دەبی ڕێگای ئاو دەگیرێ و ئاوەکە کۆ دەبیتەوە و دەستە ناو ماڵانە جینە ئەویتر ئەگەر هاوڵاتی پابند بیتن ئەو شوێنانە بە پاک و خاوێنی ڕابگیرێتن بە دڵنیاییەوە کاریگەریەکەی زۆر زۆر باشتر دەبی جیاوازی دەبیتن بەڵام من کا و دوو شوێنەش بۆت باس بکەم ئێمە لە دەرەوەی هەولێر چەند جێگایەکمان هەیە خەڵک کاسبی لێ دەکە بۆ نمونە ئەوەی باس کرا ئەو شوێنەی کە نەوت و گاز و ئەو شتانەی لێ دەفرۆشێتن لەوێ بەشێک لەوانە احتمال لە تانچەکانیان نزیک کەندەکان کردیە باز لەوەی کرا ئەوە هەر لە کۆبنەوەی دونێ بڕیاردراکە ئەوە هەڵدەگیرێ ئەوەی پابندیش نەبی بەڕاستی زراعەتی لەگەڵ دەکرێت لە ماوەی ڕابردووشەوەی زراعەتانە کراوە بەشێکی تر لەوە لە دەروەوەی سنووری قایمقامیەتی ئێمە بوو لە سنووری قایمقامیەتەکانی تر بوو لەبەر ئەوەی تەنها قایمقامی ناوەند بەشدار نەبوو بەڵام سەبارەت بە ناو سنتەری شاری هەولێر هەموو تیمەکان ڕاست پێدان تیمەکانی شارەوانی ئەو کۆمپانیایی کەوا کۆمپانیاکانی کەوا زبل و خاشاکەڵ دەگرنەوە بە ڕێوبەرایەتی ئاوەڕۆی هەولێر کەوا دەست بە پاکردنەوەی ئەو منهۆلانە بکەن ژێرەوەی بابلێن ئاوەڕۆیەکان ئەوانەی کە پڕ و لیتا و یاخود زبل و خاشاکی تێدا کۆبوویتەوە دەست بە پاکردنەوەی دەکەن بەڵام دیسانە بە داوا لە هاوڵاتیان دەکەین کەوا هاوکار بن بە تایبەت ئەو شوێنانێن ناو بازارەکان ئێمە بازاری تەیراوەمان هەیە وەکو باسم کرد بازاری شێخەڵامان هەیە بەدەیان یاخود بەسەدان کاسبکار ڕۆژانە لەو شوێنە کار دەکەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین زیاتر هاوکاری وام بکەین ئاسانکاریان بۆ بکەین بۆ ئەوەی کارەکانی خۆیان ئەنجام بدەن دەبی پاک و خاوێنی ئەو شوێنانە ڕابگرن لەگەڵ ئەوەشدا ئێمە چەندین لە ژنەیەمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پێکی ناوە بۆ ڕێخستنەوەی بازارەکان ئەوەش لە خۆی دەگریتەوە یاخود کاسبکارێک لە بەردەم دوکانەکەی لە سەر ئاوەڕۆیەک لە سەر منهۆلێکی گرتووە بە هەر جۆرێک بیتن ئەوانە دەبووی هەمووی لابد بردرێ و دەست بە کارەکان دەکاتن زۆر باشەشم پێکرد حەکەی 2 ملیاری مانجی وەردەگیرێ و دابەش دەکرێ و دەست بە کارەکانیش کراوە باشە بڕیار بوو سیستمێکی پێشکەوتوو بۆ ئاوەڕۆی سەرجەم گەڕەکەکانی هەولێر دابنرێ ئەم پرۆژەکەی تاو دەکرێت ئەکید لە هەفتەی ڕابردوو ئاگادار بوون کەوا وەزارەتی شارەوانی گرێبەستێکی واژوو کرد لەگەڵ ڕێکخراوی جایکە یابانی بۆ چارەسەرکردنی ئاوی قورسی هەولێر ئەوە پرۆژێکی استراتیژیە کە ماوەی چەندین ساڵە و پرۆژە لە پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمدایە بەڵام لەبەر بارودۆخی دارایی احتیمالە زۆر شت دواکەوتووە ئەجینا من وەکو باسیشم کرد تەنها لێدانی ئاوەڕۆ نیە دروستکردنی بۆندەکان ئەوە زۆر زۆر گرینگە هەم لە ڕووی گەشتیاریەوە گرنگی خۆی هەیە لە ڕووی ئابوووریەوە گرنگی دەبی ئەو بەنداوانەی کە ئێستاوا دروست کراوە وانە هەموو کاریگەری خۆی دەبیتن هەروەها گرنگیدان بە یاخود بەو لایەنانەی کەوا اختصاسیان ڕێگای ئاوی سروشتیا ئاوەڕۆیە با بڵێن لە کاتی دروستکردنی پرۆژەکان لە کاتی دروستکردنی شەقامەکان پێویستە ئەوان لایانی سەرەکی بن لە دانی ڕەزامەندی ئاگداری کارەکان بن بۆ ئەوەی هیچ تێکەڵبوونێک یاخود ناتێگەیشتنێک لە نێوانە و لایەنانە دروست نەبی و خۆت دەزانی فراوانبوونێکی زۆر ڕووی داوە لە هەولێر ئەوەش لە ماوەی ساڵانی ڕابردوو کاریگەری هەبووە لە سەرگرتنی ڕێگای ئاو کەندە سروشتەکان تەسک بوویتەوە بەڵام کاری لەسەر کراوە لە ڕووی فراوانکردن لە ڕووی لادانی زیێدەڕۆیەکان وەکو باسم کرد لە ماوەی 2 ساڵی ڕابردوو زیاتر لە 350 کیلۆمەتر کاری لەسەر کراوە ئێمە دەست بە کارەکانیش دەکرێتەوە هەروەها کۆرنیشی هەولێریشمان هەیە کە لە لای گەڕەکی پێنجی
حەسارۆک گەڕەکی زیلانە ئەوش پرۆژەیەکی گرنگە لە پلانی حکوومەتدا کە لە ئایندەدا ئەو پرۆژەیە زیندوو بکرێتەوە و کاری لەسەر بکرێ و هەم لە ڕووی با بڵێن پاراستنی هەولێر هەم لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی کەش و هەواوە ژینگەیەوە کاریگەری زۆر دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی ناوەندی هەولێر، سپاس کە لەگەڵمان بوویت.